ڕۆژتان باش سپێدە باش ڕۆژێکی باش و پڕئارامی و خێر و خۆشی دەست پێ بکەن لە پرۆگرامی ڕۆژ باشەوە هاتیۆلاتان بە کۆمەڵە بڕگە و بابەتی تایبەت و تا بتوانین ڕۆژەکەتان پڕوەزە و پڕخۆشی بکەین چونکە ئەو بابەتانی بۆ ئێوەی ئاماداکەین هەر لە وەرزشی و تەندروستیەوە تا کللتوری و هونەریەکان بێگومان ئەبێتە جێ سوودێک بۆ ئێوە یاخود زانیاری زیاتر بە ئێواگەێنێت. ئەمە ئەمڕۆ تەوەری بەرنمەکەمان تایبەت کردووە بە تەندروستی بە تایبەت تەندروستی منداڵان چونکە زانین ماوەیەکە لەگەڵ دەستپێکردنی گەرما یاخود بەرزبوونەوەی پلەکانی گەرما منداڵان تووشی چەندین نەخۆشیە بنەوە بە تایبەت ئەو نەخۆشیانی کە لە وەرزی گەرمادا تووشیانە بێ بەهۆی پیسبوونی خۆراکەکانیانەوە لەگەڵ سپۆڕی تایبەت لەو بوارە قساکەین تا بتوانن منداڵەکانمان بپارێزین و مناڵەکان لە گەرمای هاوین و نەخۆشیە باوەکان بپارێزین. جگەلەوە بڕگە بابەتی دیکەشمان هەیە وەرزشی هونەری و هەروەها دەستپێکی پرۆگرامەکەشمان بە کورتێک لە هەواڵە ناوخۆی گیانەکانە بێت زانچی دەگوزارێت و دواتر بەردەوامە بین. سەرۆک بارزانانی پەیوەندێکی تەلەفۆنی لەلایەن مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراقەوە پێگەیشت. لە پەیوەندیەکەدا مستەفا کازمی هێرشی چەکدارانی پاکەکەی بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان شەرمەزار کرد و پرسە و سەرخۆشی خۆی بۆ سەرۆک بارزانانی گەیاند. سەرۆک بارزانانی و مستەفا کازمی هاوڕابوون لەسەر بەردەوامبوونی هەماهەنگیەکان لە نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق لە چوارچەوەی پاراستنی سنوورەکان و گەڕاندنەوەی ئارامی بۆ ئەو ناوچانە و ڕێگریکردن لە هەر دەستوەردانێک. وەزارەتی بەرگری عێراق لە بەیاننامەیەکدا هێرشی پەکەکەی بۆ سەر هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئیدانە دەکات و ڕایگەن. هێزەکانی پێشمەرگە بەشێکی دانەبراوی هێزە چەکدارەکانمانە بۆیە هێرشکردنە سەریان بە هیچ شێوەیەک مایەی قبوڵکردن نییە. هەروەها دووپاتی کردەوە دۆسیەی لێکۆڵینەوەمان لەسەر ئەو ڕووداوە کردوێتەوە بۆ ئەمەش هەر دەست درێژێکی سەر خوێن و ئاسایشی عێراق سزای دادپەروەرانەی خۆی وەردەگرێت. ئاماژەی بەوەش داوە هێزەکانی سەرپشک کراون بۆ پەرپەچدانەوەی هەر پێشەلکاریە کە دەکرێتە سەریان لە ناو و دەرەوەی عێراقدا هەموو دەست درێژیەکانیش سزای خۆی وەردەگرێت. بەریتانیا هێرشی پەکەکە بۆ سەر پێشمەرگە سەرکۆنە دەکات. جێمس تۆرنتۆن کۆنسوڵی بەریتانیا لە هەولێر ڕایگەن وێڕای ئیدانەکردنی هێرشەکەی پەکەکە بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان و سەرخۆشیش لە کەسوکاری پێشمەرگە شەیدەکان دەکەین. دوێنێ لە چیای مەتین لە سنووری دەفەری ئامێدی چەکدارانی پەکەکە هێرشیان کردە سەر هێزی پێشمەرگە و بەو هۆیەوە 5 پێشمەرگە شەهید بوون و 7 دیکەش بریندار بوون. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لیستێکی دیکەی موچەی ڕاگەیاند و ئەم هەفتەیە موچەی مانگی ئایاری تەواوی وەزارەت و دام و دەستگاکان دابەش دەکات. بە گوێرەی لیستەکەی وەزارەتی دارایی ئەمڕۆ موچەی وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی ئاسایش و دەستگای گشتی ئاسایش دابەش دەکرێت و تا کۆتایی هەفتە موچەی تەواوی وەزارەتەکان دابەش دەکرێت. لە لیستەکەی وەزارەتی دارایی هاتووە ڕۆژی دووشەممە موچەی وەزارەتەکانی کار و کاروباری کۆمەڵایەتی و موچەی خاوەن پێداویستی تایبەت و 15 شوێنی دیکە دابەش دەکرێت. تەندروستی رووسیا ڕایدەگەێنێت دەستیان بە بەرهەمهێنانی دەرمانێکی بەرگری دژی کۆرۆنا کردووە. میخایل مۆراشکۆ وەزیری تەندروستی رووسیا ڕایگەیاند وڵاتەکەی دەستی کردووە بە بەرهەمهێنانی ئیمۆنۆگلۆبۆلین دژی کۆرۆنا لەسەر بنەمای پلازمای خوێن. ڕاشیگەیان لە بەرهەمهێنانی دەرمانەکەدا پێویستیان بە چەندین جۆری پلازمای خوێن هەیە. گوتیشی بۆیە پزیشکان لە پلازمای هەمەجۆر لە دەرمانێکدا کۆ دەکەنەوە چونکە هەندێک جار بەرهەمهێنانی دەرمانێک لەسەر بنەمای پشکنینی یەک جۆری خوێن سوودی بە کەسانی دیکە ناگەێنێت کە جۆری خوێنیان جیاوازە. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن. ئێستاش بابەیەکەوە دەست بکەین بە وەرزشکردن دەستپێکی ڕۆژەکەمان با بە وەرزشکردن بێ بۆی وزێکی باشترمان هەبێ و
لەگەڵ ڕاهێنانەکەمان ژاکاڵ خۆشناو چەندین زانیاری بە سوود وەرەگرین. ڕۆژ باش پرۆگرامی ئەمڕۆ لەبارەی قایشێکە کە هەموو کەس دەتوانن ئیستواری لێ بکاتن بە سوودی هەیە بۆ هەموو لەش. دەست پێکەین دەستەکانمان دەخێن بۆ ناو قایشەکە بە یەک قاچ بۆ پێشەوە و بۆ دواوە قاچی ڕاست بۆ دواوە نەفەسێکی خۆڵ بکێشن ئاگادار بن کە قایشەکە ڕابکێشن بۆ دەرەوە. ڕاهێنانی دووەم کە سوودی هەیە بۆ پشت و ماسوولەکانی سەرەوەی لەش قایشەکە بۆ دواوە 30 سانیا توانن بوەستن. ئەگەر ئەمە زەحمەت بێت 4 جاران 12 ئێن بۆ پێشەوە نەفەسێکی قۆڵ بکێشن و بۆ دواوە. دەستەکانتان ڕاست بێت قایشەکە ڕابکێشن بۆ دواوە. ئەگەر نەتوانن 30 سانیە بوەستن 4 جاران 12 مە دووبارە یەکەن. ڕاهێنانی سێم قایشەکە بەناو قاچمان. ڕاهێنانی سێم کە سوودی هەیە بە خوارەوەی لەش یەک قاچ ئەوی تر یەک قاچ و ئەوی تر و بۆ خوارەوە 4 جاران 12 ئەمە دووبارە یەکەن. ڕاهێنانی چوارەم بازاردن پێشەوە دەستەکانتان بۆ ئارزەوە قاچتان بۆ دواوە بەرپیس بازاردن بۆ دواوە ئین بۆ خوارەوە جارێکی تر بازدان دەستەکانتان قاچتان بۆ دواوە پێن بۆ خوارەوە قاچتان بۆ سەرەوە بازدان و خوارەوە. ڕاهێنانی ئەمڕۆ کۆتایی پێهات هیوادارم سوودتان لەمە وەرگری بێت. زۆر سپاس کەرگەڵمان بوون. ئەوەش ڕاهێنانەکانی ژاکاڵ بوو کە دەستپێکی ڕۆژەکەتان بەیانیە دووە لەگەڵ ئەو وەرزشکردنە بێت باشترە و تەندروستێکی باشترمانە بێت. ئێستاش بابێکەوە بزانین ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان چۆنە.
ژەمی بەیانیان یاخود بڵین خواردنی بەیانیان تایبەتمەندێکی زۆری هەیە بە تایبەت ئەگەری باکووری کوردستان بێت چونکە ئەوەندە خواردنی جۆراوجۆر و بە سوود و خۆماڵی داهێنرێت کە مرۆڤ حەزەکات بەیانیان خوانی زیاتر خوارد یا ئیشتیای زیاترە بێت جاگەر بێت و ئەو ژەمی بەیانیە جیهانی بێت چونکە لە باکووری کوردستان بە بەشداری زیاتر لە 400 کەس چالاکیەک بەڕێوە چوو کە تایبەت بوو بە ژەمی بەیانی جیهانی لە پارێزگای وانی باکووری کوردستان چالاکیەکە لە کەشێکی کراوە لە ناوباخی گەل لە شارۆچکەی گورپنار ڕێکخرابوو تێدا چەندین خواردن و بەرهەمی کولتوری و تایبەت بەو ناوچانە نمایش کرابوو ئەوە چالاکی ژەمی بەیانی جیهانی بەڕەچاوکردنی دووری نێوان ڕێنماییەکانی خۆپارێزی کۆڕۆنا بەڕێوەچوو یاخود بڵێن کاتێک کە ژەمەکان ئەخوارد دووری نێوانیان پارێزراو بوو و چەندین جۆری خواردن و خواردنەوەی بەیانیان کە تایبەتە بەو ناوچانە نمایش کرابوو ئەوە چێژیان لێبینی و خواردنیان ئەمەش چالاکیەکە بە ناوی ژەمی بەیانی جیهانی. هەر لە باکووری کوردستان ئەمێنینەوە کە ناوەندی پەروەردەی گشتی جۆلمێرگ لە باکووری کوردستان لە چوارچەوەی چالاکیەکانی هەفتەی فێربوونی تەمەن پێشانگایەکی تایبەت بە کولتور و کەلەپوری ناوچەکە لە بەرزایی و کوێستانەکانی پارێزگاکە ڕێخست وەتیایە چەندین کەرەستە و کەلوپەل و تابلۆی سەرنجڕاکێش نمایش کران. Eskiden elde yapıyordu anneler ya, değil mi? Şimdi elde de yapıyoruz. Yapıyor musunuz? Yapıyoruz. Buradan ne çıkacak? Evet eldeyim onu. Ne çıkacak mesela? Bilmiyor mu? Ne var altında? İçinde ne var? Buğday. Buğday. Olursa ne olur buğdaya? Elek delinmiş. هەر لە باکووری کوردستان ئەمێنینەوە یاخود بڵێن لە تورکیا کە ئەم جارە جیاواز لە چالاکیە هونەری و کۆمەڵاتی و کللتوریەکان باسی ئەو مەترسیاکەین کە دووبارە کەناراوەکانی تورکیای گرتوۆتەوە کە لە ڕابردوشدا لە ساڵی 2007 ئەم ڕووداوە سروشتیە ئەو کەناراوانە گرتەوە کاتە لە دەریای ئیجە ڕوویدا بەڵام ئێستا بەهۆی پیسبوونی ژینگەی سروشتیەوە کە کەناراوەکانی دەریای مەرمەڕا بە کەفێکی سپی و وەلیخن و قاوەیی داپۆشراوە و دەریاوانان و ماسیگرەکانیش زۆر نیگەران بوون لەو دۆخە چونکە بۆتە هۆی مردارەوە بوونی ماسی و ئەو بوونەوەرە ئاویانەی کە لەو ناوچەیە هەیە و بۆ بە مەترسی ژینگەیش ناوی دەبن با بێکۆ ببینین. خەڵتە و لیخنی کەناراوەکانی تورکیا زەنگی مەترسی ژینگەی لێدەدات کە وەک کەفێکی ئەستور و قاوەیی کەناری دەریای مەرمەڕایی داپۆشیوە. دەریاوان و بەلەمەوانانیش بە ئەستەم دەتوانن کارەکانیان بکەن و جوڵە بە بەلەمەکانیان بکەن وەک خۆشیان دەڵێن ماسیەکان بوونەوەرە ئاویەکان هەمویان مردار دەبن و ناتوانن هەوا وەربگرن. Tabii etkilenmedim canım mı? ئەمە کاریگەری لەسەر کارەکەمان هەیە سەیری سەدەفەکان بکە ماسیەکان ئەم خەڵتەیە هەموو شتێک ئەکوژێ چونکە کاتێک کە دەیانەوێت بڕۆن ڕێگریان لێ دەکات و ماسیەکان دەمرن چونکە وەک پەڕۆی کۆنیان وەک قژ و تاق وڵایی 2 مەتر دەڕوات. خەڵتەولیتەی دەریاکە هێندە زۆر و مەترسیدارە کە بەشێک لەو ماسیگر و دەریاوانانەی لەم کەناراوان بژێوی ژیانیان پەیدا دەکەن داوای چارەسەری خێرا دەکەن بۆ ئەو دۆخە. بیسیە ڕۆبیانم بینی لەسەر ئەم دەریایە هەموو مردار بوو
خۆیان هەڵدا و گیریان خواردبوو نەیانتوانی بگەڕێنە خوارەوە بۆ ناو ئاوەکە. ئەم ڕووداوە سروشتیە بۆ یەکەم جار لە ساڵی 2007 لە تورکیا تۆمار کرا کاتێک لە هەندێک لە بەشەکانی دەریای ئیجال لە نزیک یۆنان بینراوە. بەڵام ئەم جارە لە ئاستێکی زیاتردا تۆمار کراوە. شارەزانی ژینگەش ئاماژە بە تێکەڵەی پیسبوون و گەرمبوونی زەوی دەدەن لە ناوچەکە. بەرگدورویەکی سکۆتلەندی جلوبەرگ و کاری دەستی تایبەت بە پرسی ژینگەی دەدورێت بۆ ئەوەی کە پێش کۆبوونەوەکەی نەتۆیە گرتوەکان کە بڕیارە کۆتای ئەم ساڵ لە شاری گلاسکۆ لەبارەی ژینگە بکرێت ئامادە بن ئەو جلوبەرگانە. کارەکان هەمویان گزارش لە کللتوری سکۆتلەند و پرسی ژینگە و کەش و هەوا دەکرد. گلاسکۆ گەورەترین شاری سکۆتلەندایە لە کۆتای ئەم ساڵ پێشوازی لە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکان تایبەت بە پرسی پاراستنی ژینگە دەکات. پێش بەڕێوەچوونی کۆبوونەوەکە چەند هاوڵاتیەکی سکۆتلەندی لە ڕێگای هونەری دوورمانەوە هەوڵی دروستکردنی چەندین کاری دەستی دەدەن کە ئاماژەیەکە بۆ گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای گۆی زەوی. So this is the blue, the green and the white. پێم وایە کە دەبێت بیر لە داهاتوو بکەینەوە. من زانا یاخود ئەندازیار نیم. تەنیا هاوڵاتێکی یاسایی سکۆتلەندم بەرگدورم بەڵام هیچ نەبێت لە ڕێگەی هونەرەکەی خۆمەوە هەوڵ دەدەم هاوڵاتیان و بەرپرسانی نەتەوە یەکگرتووەکان هۆشیار بکەمەوە بۆ ئەوەی گرنگی زیاتر بە پاراستنی گۆی زەوی بدەن. Not a scientist or an engineer, but I'm just doing. حالی یەکێکە لەو بەرگدورانەی هەوڵ دەدات پێش دەستپێکردنی کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکان بەشێک لە شەقامەکانی گلاسکۆ بە کارەدەستیەکانیان بڕازێنێتەوە بۆ ئەوەی بتوانن سەرنجی بەرپرسانی نەتەوە یەکگرتووەکان بۆ خۆیان ڕابکێشن. چاوی جیهان لەسەر گلاسکۆ دەبێت. بۆ گلاسکۆ ئەمە ڕووداوێکی یەکجار گەورەیە بۆ ئەم شارە بچووکەی ئێمە و جێگەی شانازیە بۆ ئێمە بۆ گێرتا تونبرگ پارێزەری لاوی ژینگەی سویدی و هاوکات بۆ دەیڤد ئاتنبۆر خەڵاتی تایبەتمان نامەدەکردەوە و ڕێزلێنانێک لە چالاکیەکانی بۆ پاراستنی ژینگە. لە کارەدەستیەکانی حالی و هاوڕێکانی هەڵدراوە ئەو ڕەنگانە بەکاربهێنرێت کە ڕەنگی ژینگەن وەکو سەوز، شین، زەرد. کارەدەستەکەیان ناوی تارتانە کە بەرهەمێکی دەستی کەلتوری سکۆتلەندایە واتەم کارەدەستیە جگەلەوەی کە هیما و سمبولێک دەبێت بۆ پاراستنی گۆی زەوی هاوکات پیشاندەری کەلتوری سکۆتلەنداشە. دەنافەرێقی کوردستان 24. ناجێت سینگە پیاوێکی بە ساڵاچوو سەر و ڕیشسپی هندستانە. دەیان ساڵە دوکانێکی تایبەت بە دروستکردنی ئامێرە میوزیکەکانی کردوتەوە و ئێستا لە کارەکەی بەردەوامە. ئەو پیاوە بە ساڵاچووە لەگەڵ چەندین میوزیسیانی بەناوبانگ لەسەر ئاستی وڵاتەکەی و جیهان کاری کردووە لەگەڵ هەڵکشانی تەمەنیشی ئارزووی بۆ میوزیک و ئامێرەکان زیاد دەبێت. ئەو ئاجێت سینگە کارمەندی ڕادیۆ بووە بە درێژایی تەمەنی کاری لەسەر دروستکردنی ئامێرە میوزیکەکانیش کردووە. دوکانەکەشی بووە ماڵی هونەرمەندان و ئارەزومەندانی میوزیک و هونەر. ڕۆژانە بەشێک لە کاتەکانیان لەو دوکانە بەسەرەبەن هونەرمەندان و سەردانیەکەن چونکە بە درێژایی تەمەنی قاڵبۆتەوە لە ناو هونەر و گۆرانی و میوزیکە وێ ئێستاش یاخو بڵێن لە تەمەنی بە درێژایی تەمەنی کەوکاری کردووە ئێستاش زیاتر سەرقاڵ بۆ پێوەی و چەندین ئامەری میوزیکیش دروست دەکات. زۆر جار کە باسی شاژنەکەین یاخود شازادەکانەکەین لە نێویاندا شاژنە دیانە تایبەتمەندێکی جیاوازیە خود بڵێن بەهۆی ئەو کارەساتە بێ کە ڕووی داوە بەهۆی مردنەکەی بێ یاخود ئەو
کاریگەریانە هەبێت کە لە سەردەمی خۆیدا کردوێتی و هەیبووە لەسەر وڵاتەکەی و جیهانیش وای کردووە کە زیاتر خەڵک بە دوای بابەتەکانیا بڕۆ بۆیە جلوبەرگی بوکێنی شاژنە دیانە بۆ ئاهەنگی هاوسەرگیریەکەی لەگەڵ شازادە چارلز یەکێکە لە نهێنیە پارێزراوەکانی جیهان یاخود بڵێن جیهانی مۆدە ئەم کراسە بە ئەندازەیەکی گرنگ یاخود بە ئەندازەیە گرنگی هەیە کە لەلایەن دیزاینەران و ڕێخەری پێشەنگەکانی جلوبەر وەک کارێکی بێوێنە لێڕوانن کە لە قوماشی حەریری تایبەت دووراوە لەو پێشەنگەیشدا نمایش کراوە شەوان نەخرێتە سندوقێکی تایبەت و سندوقەکە قفڵ دەکرێت با بەیەکەوە ببینین بزانین درەستەکەی شازادە دیانا چۆن بۆ لەو سەردەمەدا. لە نمایشگایەکی تایبەت بە جلوبەرگی مۆدێلی مەلیکی لە نێوان کۆمەڵێک لە جلوبەرگە نمایشکراوەکانی شاو شازادە و شاژنەکانی جیهان جلوبەرگی بوکێنی شاژنە دیانا بەرچاو دەکەوێت. ئەم کراسە تەنانەت نەک شێوەی دیزاینەکەی تایبەتە بەڵکو بۆنێکی تایبەتیشی هەیە و بۆ پارێزگاریکردن لە هەموو تایبەتمەندیەکانی شوێنێکی هەڵگرتن و پاراستنی لەگەڵ جلەکانی دیکە جیاوازە. بە نهێنی لە جێگایەکی تایبەت هەڵدەگیرێت و پارێزگاری لێ دەکرێت. جگە لەمانە بە هەزاران پولەک و مرواری نەخشێنراوە و درێژترین جلوبەرگی بوکێنی بووە لە خانەوادەی شای بەریتانیەکان. من لەو بڕوایم شاژنە دیانا لە هەڵبژاردنی مۆدێلی جلوبەرگی بوکێنیەکەی لەو سەردەمە زۆر بوێر بووە و دیزاینەرەکانیشی دوو کەسی گەنج بوون و لە سەردەمی خۆیان شتێکیان دووریوە کە ڕێچکەی جلوبەرگی بوکێنی خانەوادەی شانیان شکاندووە. ئەم نمایشگایە دەکەوێتە کۆشکی کنز یینگتۆن کە ماڵی شازادە دیاناش لە هەمان کۆشک بووە تاو کاتەی بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە پاریس لە ساڵی 1997 گیان لەدەستدات. لەم پێشەنگایە سەرنج خراوەتە سەر ئەو جلوبەرگانی کە لە شێوەی دیزاین و کارێکی مەلیکیانیان بۆ کراوە. تەنانەت نەک تەنها جلە بوکێنی و هاوسەرگیری شاژنە دیانای تێدایە بەڵکو جلوبەرگی شاژنە ئێلیزابێتی دووەم شازادە مارگریت و هەروەها دایکی مەلیکی یەکەمیشی تێدا پارێزراوە. بەڵام زیاتر گرنگی و سەرنج خراوەتە سەر جلوبەرگی بوکێنی شاژنە دیانە. ڕەنگی کراسەکە وەگە بینن سپیەکی ڕوون نییە و ڕەنگی ئاجی فیلی هەیە کە ئەمەش لە جلی بوکێنی مەلیکە ڤیکتۆریاوە پێم وابێ وەرگیراوە. بەڵام لە جۆری خۆی لەو سەردەما یەکەم جلی بووک بووە کە بەم شێوە سەردەمیانە دیزاینی بۆ کرابێت و لە جلە بوکێنیەکانی دیکەی پێشخۆی نەچووە و ئەو ڕێچکەیە کلاسیکی شکاندووە. ئەم پێشەنگایە تا چەند ڕۆژ بەردەوام دەبێت و کارێکی زۆر بۆ ڕێخستنی پێشەنگاکە کراوە. مێژووی هەموو جلوبەرگەکان و وێنەی بەرگدورەکانی ئەو سەردەمانەی کە جلوبەرگەکانیان دووریوە تێیدا نمایش کراوە. تەنانەت کلیل و هەروەها ئەو سندوقانش کە جلوبەرگە تایبەتەکانیان تێدا دەپارێزرێت خراونەتە نمایش. لێرە بە یەک پارچە لە جلوبەرگی شاژنە دیانە بەشداری نەکراوە بەڵکو ئەو جلوبەرگانەی کە لە سەردەمی هاوسەرگیریکردنی تا گەیشتنی بۆ ناو کۆشک نمایش کراون. بۆیە لەلایەن سەردانکەران ئەم پێشەنگایە بە یەکێک لە سەرنجڕاکێشترین پێشەنگاکانی جلوبەرگ دادەنرێت کە تەنها جلوبەرگی شاو شاژن و شازادەکانی تێدایە. ئێستاش بابەیەکەوە بزانین بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە کە بەم شێوەیە $100 ئەمریکی بەرامبەر بە 149,600 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 182,500 دیناری عێراقیە، 100 پاوەند 211,500 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 17,500 دیناری عێراقیە، 100 تومانی ئێرانی 6,330 دیناری عێراقیە. جیا لەوانە مسقالێک زێر ئایار 24 455,000 دیناری عێراقی و مسقالێک زێر ئایار 21 400,000 دیناری عێراقی و مسقالێک زێر ئایار 18 342,000 دیناری عێراقی. بەپێی ئامارە فەرمیەکانی حکوومەتی ژاپۆن ڕێژەی لە دایکبوونی منداڵ لە وڵاتە بۆ کەمترین ئاستی ساڵی ڕابردوو دابەزیوە کە 130 بووە. ئاژانسی فەرمی هەواڵی ژاپۆن کیۆدۆ لە زاری بەرپرسی وەزارەتی کار و ئاسایشی کۆمەڵایەتی ئەو وڵاتە بڵاوی کردوتەوە کە ساڵی ڕابردوو 840,832 منداڵ لە ژاپۆن لەدایک بووە. بەم جۆرە ژمارەی ئەو منداڵانەی لە ساڵی ڕابردوودا لەدایک بوون بەراورد بە ئاماری دانیشتوان
نزمترین ڕێژەی لە دایکبوونی منداڵە لە وڵاتە لە 1970ەوە تا ئێستا. لە 1970ەوە کە نزیکەی 2 ملیۆن منداڵ لەدایک بوو لە وڵاتە، بەردەوام ژمارەی منداڵە لەدایکبووەکان کەم دەکات و چاوەڕوانی ژەکرێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنای نوێوە لە 2021 ئەم ژمارەیە کەمتریش بێتەوە. لەلایەکی دیکەوە لە 2020دا 525490 پرۆسەی هاوسەرگیری ئەنجام درراوە. بەم جۆرە ئەم پرۆسەیە بە بەراورد بە ساڵێک پێشتر بە ڕێژەی 12.2 کەمی کردووە. ئەمەش نزمترین ئاستی تۆمارکردنی هاوسەرگیریە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە. ئەزانین ماوەیەکە کە حاڵەتەکانی سوکچوون ڕشانەوە لە ناو هاوڵاتیان بە تایبەت منداڵان زیاد بووە و بەشێک لە پزیشکانیش بە شتێکی ئاسایی ێزانن بەهۆی گەرمی و یاخود وەرزەکان و گۆڕانکاری وەرزەوە بێ و بەشێکی دیکەشیان داوای ئەواکەن کە هەرچی زووترە چارەسەر بکرێت. هەروە چەند هەنگاوێکیش بۆ ڕێگری لە سوکچوون و ڕشانەوە دیاریەکەن. ئێمەش ئێستا هەندێک لەو هەنگاوانەتان بۆ خەینە ڕوو، ئەوانەش شوشنەوەی سەوزە و میوەیە کە بەردەوامی شۆراوە بێ و پاک بێت و هەروەها ئاو بکڵێنە و دواتر ساردی بکەنەوە ئەنجابی خۆنەوە بە تایبەت بۆ منداڵەکان. هەموو خواردن و خواردنەوەکان لە ناو بەفر هەڵگرا بێت لە دەرەوە نەبێ بە تایبەت لە وەرزی هاویندا و هەروەها گۆشت بە باشی بکڵێنن، گۆشتی مریشک بێ خۆت ئاژەڵی گەورە. و دوورکەوتنەوە لە خواردنی دەرەوە بە تایبەت ئەمە پزیشکان جەختی لەسەرەکەنەوە کە منداڵان خواردنی دەرەوە نەخۆن بە تایبەت لە مۆرزەدا زیاتر لە ماڵەوە خواردنیان بۆ ئامادە بکرێت تا پاکتر بێت و هەروەها پاکراگرتنی گەرما و توالێت کابێ بەردەوام پاک بێت ئەو شوێنانە و جگەلەوە بەکارنەهێنانی خاولی و پەرداخ و کەوچکی یەکتر و هەروەها زوو دەستەکانی منداڵەکەشتان بشۆن. ئێمە ئێستا بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە و لەسەر تەندروستی منداڵان میوانداری دکتۆرە دیلان ڕەمزیمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمە بێت و بزانین لە مۆرزەدا بۆچی هۆکاری چییە کە ئەوەندە منداڵان تووشی سکچوون و ڕشاناوە بن، چونکە پسپۆڕیەکەی لە بواری منداڵان و ئافرەتاندایە. بەخێر هاتی دکتۆرە، ڕۆژت باش. ڕۆژ باشتر، پایانی باش. بانێکی باش تۆش، زۆر سپاس. دکتۆر دیلان، هۆکاری چییە کە ئەم وەرزە بە تایبەت ئەوەندە سوچوون و ڕشانەوە زیادی کردووە کە وای لە هاتووە ببێتە مەترسی یاخود حاڵەتەکان زۆر بوون؟ ڕاستە، ماوەیەکە لە سەرەتای مانگی 5ەوە خۆم سەرنجی ڕاکێشام کە زۆر زیاد بووە حاڵەتەکانی زوکچ و ڕشانەوە. ئەوەش هەموو ساڵێک لەو مانگەدا دەبێتن، وەکو پێی دەڵێن سیزنڵ واتا وەرزیە، زوکچ و ڕشانەوەی وەرزی کە بڵاو دەبێتەوە بەهۆی 180 ڤایرۆسە زیاتریش لای ئێمە ڕۆتاڤایرۆس زۆر بڵاوە. ئەو ڤایرۆسە وا دەکاتن کە منداڵەکە تووشی تایەکی کەم بێتن، سەرەتای تقریبان بۆ ماوەی ڕۆژێک تای دەبی، دوایی دەست پێ دەکا بە ڕشانەوە، دوای ڕۆژێک دەست پێ دەکا بە سکچوون. سکچوونەکە لە نێوان 6,000 تاکو 12,000 دەبی لە ڕۆژێک، دەبێت پیسایەکەی شل بێتن. هەندێک جار ژانزگی لەگەڵ نییە بە هیچ شێوەیەک، تەنانەت تایەکەش بۆ ماوەی 48 ساعات دەمینێتن، دوای نامینێتن. ئەوە زۆربەی زۆری ڤایرۆسەکانە. ئێمە دەڵێن کە دەبێت دایکان و باوکان زۆر ئاگاداری منداڵەکانیان بن لە خواردنی دەرەوە. زۆربەی زۆری حاڵەتەکان لە خواردنی دەرەوە دەبێتن، واتە هەر جۆرە خواردنێکی دەرەوە کە دروست کرابی لە دەرەوەی ماڵ
لەبەر ئەوەی ئەو ڤایرۆسا بە ڕێژەی زۆر بەرچاو زیاد دەکاتن لەسەر ئەگەر لەسەر خواردنێک بیتن بە ماوەیەکی زۆر کەم ژمارەکەی زۆر زیاد دەکاتن بڵاو دەبێتەوە لە ماڵەکەش طبعاً ئەو ماڵی کە دەیگرن زۆربەی زۆریان حاڵەتەکان لەیان بڵاو دەبتەوە واتە منداڵێک دەیگری لە دەرەوە دێتەوە ماڵەکە بۆ زیاتر لە منداڵانە دیارە بێت و کاریگەریەکانی زۆرترە بێت دکتۆر لەبەرەوەی چەند هۆکارێک هەیە وەکو ئەوەی منداڵ بەرگری لەشی کەمترە لە گەورە منداڵ ئەوەی توانای کەمترە کە بتوانی خواردنی پاک و پیس لێک کاتەوە دەتوانانی لە هەر شوێنێک بێ احتیمالە خواردنەکە ببینیتم بیخوا پاکراگرتنی دەست شوشتن و ئەوانە لە منداڵان زەحمەتترە چکێ منداڵە ناتوانانی بە شێوەیەکی بەردەوام دەست و دەمی بشواتن یان بەکارهێنانی شوێنە گشتیەکان بۆ سەراو هەندێک جاریش ئەوەیە منداڵ ناتوانانی کۆنتترۆلی بکە لەگەڵ یاری دەکا لەگەڵ منداڵەکان دەستی پیس دەبی دوای دەستی دەخاتە ناودەمی مەترسیەکانی بۆ زۆرترە لە منداڵ لە بەرەوەی منداڵ ڕێژەی شلەمەنی زۆرترە لە جەستەی منداڵ واتە دەرێن سەوائلی منداڵ زیاترە لە جسمی پێکاتەکەی طبعاً بە زگتوڕشانەوە یەکەم شت کە کاریگەری لەسەری دەبیەوەش شلەمەنی جەستەیە واتە ئاو کەم دەبێتەوە لە جەستە بۆیە لە منداڵان کاریگەری زۆر سەریعتر و بەرچاوترە لە منداڵان باشە دکتۆر ئەو ڤایرۆسانەی کە بڵاو بێتەوە بێتە هۆی ئەو نەخۆشیە لە منداڵان بە تایبەت بۆچی زیاتر لەم وەرزەیە هۆکارچی ئەو ڤایرۆسە زیاتر لەم وەرزەیە ئەوەندە بڵاو بێت و کاریگەریە بێت لەسەر خەڵک خۆی ڕۆتاڤایرەس بە زۆربەی زۆری حاڵەتەکان ڕۆتاڤایرەس دوو وەرزی هەیە زیاتر لە بیدایەتی زستان سەرما دەست پێ دەکاتن لەگەڵ کۆتایی یان با بڵێن کۆتایی سەرما و بیدایەتی هاوین لەو وەرزانە گۆڕانکاری کەش و هەوا دەبیتن گۆڕانکاری لە بەرگری جستە دەبیتن هەروەها منداڵەکان یاخود گەورەش کە شێوازی بەکارهێنانی ئاو یا خواردنی دەرەوە احتیمالە لە زستان دەتوانی داینی بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە دەرەوە بێەوەی تێکچی بەڵام لەو وەرزە زۆر بە شێوەیەکی سەریع تێک دەچیتن خواردنەکە و دەبێتە بڵاوبوونەوەی ڤایرۆس لەسەر خواردنەکە کە زۆر بە سەریعی تەشەنە دەکاتن بەڵێ دکتۆر ئەو ڤایرۆسانە کە بڵاوبنەوە هیچ پێکوتێک هەیە یاخود هیچ پارێزگاریەک هەیە جگە لە پاگراگرتنی کەلوپەلەکان و هەڵگرتنی و دوورکەوتنەوە لەیان یاخود بە چی دەرمانێک زیاتر دەتوانن پارێزگاری بکەن خۆشبەختانە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان پێکوتەی ڕۆتاڤایرەسمان هەیە واتا بە شێوەی پێکوتێکی بەردەوام دابش دەکرێت لەسەر منداڵی بچووک دەست پێ دەکات لە منداڵی تازە لەدایک بوو تاکو چەند مانگێکی دوای لەدایک بوون سێ پێکوتە وەردەگرن بۆیە منداڵی زۆر بچووک ڕێژەی مردن زۆر کەم بووە بە هۆی ڤایرۆسەکە لەبەرەوەی پێشتر لەو ئەوەی کە ڤاکسینی ڕۆتاڤایرەس هەبیتن زۆر ڕێژێکی زۆر منداڵ هەبوو زۆر بە ماوەی چەند کاتژمێرێک دەبوو هۆی وشکبوونی جەستەیان هۆی تێکچوونی خێیەکانی جەستەیان و گیان لە دەستانیان خۆشبەختانە ئێستا لەم تەمەنە کەم بووە لەبەرەوەی ئەو تەمەنە بچووکەکان زیاتر پێکوتە وەردەگرن بەڵام دەتوانین کە پێش سەفەرکردن و ئەوانەش وەربگیرێتن ئەو پێکوتانە کە پێش ئێستا نەبوو ئێستا هەیە زۆر بوویتە یان بەرگریەکی باش لە تەمەنی ئەو منداڵانەی کە وەری دەگرن هەروەها لە هەموو وڵاتانی جیهانیش هەیە ئەو پێکوتە بەڵێ بەتایبەت ئێستا ئەگەر منداڵێک وەری نەگرت بێ لە تەمەنی زۆر بچووکیەوە وەری نەگرت بێ یاخود ئەو پێکوتەکانی وەرنەگرت بێ ئێستا چۆن بتوانێت ئەبێ سەردانی پزیشک بکە و داوای بکەن کە وەری بگرێت یاخود بۆتە کارێکی وا ینی بە ئیجباری بێ هەموو کەس خۆی لە تەمەنە گچکەکان ئەوە ئیجباریە بەڵام لە تەمەنی گەورە هەیە وەری نەگرتیە ئەوە دەمێنێتە سەر ئەو بەشەی تەندروستی کە بەرپرسیارن لەسەر ڤاکسینەکە کە چۆنێتی پێدان و چۆنێتی مامەڵەکردن لەگەر ئەو کەیسانی کە وەریان نەگرتیە بەڵام بە هەر حاڵ دەبین ینی هەموو خێزانێک ئاگادار بیکەوە تا منداڵەکە منداڵی خۆی بەرگری منداڵەکەی زیاد بکاتن واتە بە خواردنی تەندروست کە یەکەم شتە خواردنی سەوزە و میوەی پاک ڕاگرت و ینی بەخاوێنی شورابیتەوە هەروەها با بڵێن سەوائلی زۆر وەرگریتن هەر ئاوە شلەمەنیە بە شەربەتی خۆماڵیە لە ماڵ دروست کرابیتن بەرگری جەستەی زیاد دەکاتن لەگەڵ ڕاگررتنی پاک و خاوێنی زۆر گرنگە
دەستی بە شێوەیەکی بەردەوام دەستیان بشن خواردنی پیس وەرنەگرن هەروەها ساردەمەنی لە دەرەوە منداڵن بە دەستی پیس ساردەمەنیەکە دەگرن یاخود ساردەمەنیەکە دەکرێت بە هەر هۆکارەکی ڤایرۆسەکە کەوتی بیتە سەری و بڵاو دەبتەوە ڤایرۆسەکە لەسەری کە منداڵەکە تووشی ڤایرۆس دەبێتە هۆی زگچوون و ڕوشانەوە. باشە ئەگەر حاڵەتێکی وا لەو شێوەیە هەبوو و زوو تەشەنەی کرد لە ناو جستی منداڵەکەدا دایکان باوکان یاخود ئەو کەسانێک کە چاودێری منداڵەکەکەن چۆن بتوانن فریاکەوتنی خێرای بۆ بکەن تا ئەیگەێنە لای پزیشک. دەبێت ئەمە یەکەم شت ڕێنمایی بکەین کە چەند حاڵەتی وشکبوون هەیە سێ مەرحەلەی هەیە. مەرحەلە یەکەم کە منداڵەکە تەنها زۆر حەزی بە ئاو خواردنەوەیە بێتاقەتە هەندێک جار تای هەیە هەندێک جار تای نییە واتە مەرحەلەی یەکەمی وشکبوونە. مەرحەلەی دووەمیش بێتاقەت دەبیتن دەتوانی ئاو بخواتەوە بەڵام بێتاقەتە و قەلبیشی وشکە ئێمە بە فەحسی جەستەیش دەبی بیکەین بزانین چ ئاستەک وشکبوونی جەستەی منداڵەکەیە. مەرحەلەی سێیەم کە زۆر بێتاقەت دەبی بە هیچ شێوەیەک تااقەتی ئاخافتنی نابیتن قسەی پێ ناکرێتن پیستی دەگری پیستی وشکە ناگەڕێتەوە جێ خۆی ئەو ناتوانێت داوای ئاویش بکاتن ناتوانانی ئاویش بخواتەوە ئەوە مەرحەلەی مەترسیدارە دەبیتن بزانین منداڵەکە لە هەر لە بدایەتی کە دەستی پێکرد وشک بی و داوای ئاو زۆر بکاتن ئەوە دەبێت سەردانی هەر فریاکەوتنێک بکەنیان هەر بەشێکی پزیشکی منداڵن تاکو ڕێنمایی وەرگری ڕێنمایەکانیش ئەوەیە کە دەبێت محلول ئێڕواافەمەوی هەیە ئەوەی ORS پێ دەڵێن ئەوە کە جیراوەیەکی تایبەتە بە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەری کردووە کە خەی تێدایە لەگەڵ واتە سۆدیۆم و کلۆری تێدا لەگەڵ نسبەیەکی شەکر تێدایە ئەمە بۆ خواردنەوە بەڵام دکتۆر خۆت زانی منداڵ تۆزێک ینی ناتوانانی ڕای بێنی لەسەرەوەی کە ئەو خواردنە بخواتە زۆر جار گەورەکانیش بۆیان ناخورێتەوە چی بکرێت لەو حاڵەتی کە بووی ناخورێتەوە ئەوە تا یەکەم شت بڵاو بیتەوە ئیستا هەیە محلولی تامی خۆشە وەک شەربەتە تامی ئەوە شتێکی باشە کە منداڵ دەتوانن بیخۆنەوە ئەگەر نەی خواردەوە دەبێت تعویزی بکەین کە پێیان دەڵێن دەبێت لە ماوەی ئەوەندە کاتژمێرە ئەوەندە ئاو بخواتەوە ئەوەندە ئاو بستە یان مەثەرەن ماستاوی خاوێن دەتوانین بڵێ ماستاوەکە خاوێن بی خەی تێدا بیتن واتە خێ بستە ناو جەستەی منداڵەکە ئەوە تعویزی بکەی بەو سەوائلەی کە دەڕواتن تاکو تووشی وشک بوون نەبی ئەگەر هاتوو منداڵەکە تووشی وشک بوون بوو ئەوە دەبێت داخلی بەشی فریاکەوتن بیتن بۆی هەژمار دەکەین ئەوەندە ئاوەی پێویستە بە حەسەب هەندێک معادلاتی حسابیە ئەوەندە ئاوە لەوەندە کاتژمێری وەری بگریتن تاکو ڕزگاربی لە مەترسیەکانی وشک بوون و مەترسیەکانی با بڵێن زگتۆڕشانەوە باشە. دکتۆر زۆر جار ڤایرۆسەکان سوورێکیان هەیە کە ئەبێت لە جستی ئەو کەسەدا کۆتایی پێبێ ئەم ڤایرۆسە ژوایە خود بە بەکارهێنانی دەرمانی پزیشکی و چارەسەری تەندروستی ئەتوانرێ زووتر کۆنتترۆل بکرێت خۆی سووری خۆی تاو دەکالەکە 48 کاتژمێر تاکو 7 ڕۆژە هەندێک جار 3 ڕۆژ تاکو 10 ڕۆژ بەردەوام دەبیتن بەڵام زۆربەی زۆری حاڵەتەکان کە من دیتیتم 48 کاتژمێر لە بۆ 5 ڕۆژە ماکسیمم ئەوە سووری خۆی تەواو دەکات بەڵام چۆن ئێمە دەتوانین بەرگری بەهێزکەین تاکو خەفیفتربی ئەو تەسیرەی لەسەر خراپەی لەسەر جەستەی منداڵەکە یاخود هەر مرۆڤێک بیتن ئەویش بە ئەوەیە سەوائل وەکو گوتمان زینک مادەی زینک هەیە چگە بە شروب لە منداڵان بە حەب لە گەوران وا دەکا ماوەی زگچوونەکە و ماوەی نەخۆشیەکەی زۆر کەمتر بیتن واتە تەمەنی نەخۆشیەکە کورت دەکاتەوە و زووتر جەستەی منداڵەکە یاخود گەورە هەر نەخۆشێک بیتن دەگەڕێتەوە حالەتی تەبیعی بۆیە زینک لەگەڵ شلەمەنی زۆر زەڕورە کە تاکو تەمەنی ڤایرۆسەکە کورت کاتن و بگەڕێتەوە حالەتی تەبیعی ژیانی نەخۆشەکە. دکتۆر ئەم ڤایرۆسە زیاتر لە منداڵاندا دەرەکەوێ گەورەکان چون خۆیان بپارێزن ئەگوێزرێتەوە بۆ گەورەکانیش بۆ نمونە گەر منداڵێکە نابێتەوە ناو ماڵەکە چۆن بتوانن خۆیانی لێ بپارێزن هەڵبەت باسیشم کرد طبعاً منداڵەکەش دەهینتەوە ماڵێ ئەگەر هاتوو گەورەکان ئاگادار نەبوون لە مامەڵەکردن مەسەلەن دەست لە منداڵەکە دەداتن احتیمال ئاگای لێ نییە دەست لە دەموچاوی خۆیان لە دەمی بداتن ڤایرۆسەکە دەستە ناو دەمی لە ڕێگەی ڕیشکی پشمین و یاخود لیکەوە بێت دەمەوە زیاتر دەم بەڵێ زیاتر
بڵاو دەبتەوە لە پێی دەڵێن فیکۆ ئۆڕەڵ واتە دەبێت لە ڕێگای دەمەوە ڤایرۆسەکە بستە ناو مەسەرەن احتیمالە بەرداغێکی پیسە بە ڤایرۆس منداڵەکە ئاوی لێ خوارد لە ڕێگەی هەناسەوە هیچ بڵاو لە ڕێگەی هەناسەوە نەخێر بڵاو نابتەوە لە ڕێگای دەمەوە بڵاو دەبتەوە دەستە ناو گەدە ماوەی چەند سەعاتێک زیاد دەکا ڤایرۆسەکەم عەدەدی زیاد دەکاتن ژمارەکەی دەبێتە هۆی زاڵبوون بەسەر بەرگری لەش چەند ڤایرۆسەکە هەندێک جار هەیە بەرگری لەش زۆر بەقووەتە ڤایرۆسەکە ناتوانێت تەشەنە بکاتن واتە ژمارەکەی زۆر زیاد نابیتن ڤایرۆلۆدی کەم دەبێتن دەکاتە بەس هەندێک عرازی بەست معیدەی تۆزەک دێشیتن تۆزەک تا چەند سەعاتێک و نامینێتن واتە بەرگری ئەو مرۆڤەی یا ئەو منداڵی بەقووەترە لەسەر ژمارەی ڤایرۆسەکان بە عکسەوە هەندێک زاریش هەیە منداڵەکەم بەرگری بەقووەت نیە یاخود هەر مرۆڤەک بیتن کە عدەدەکی کەم ڤایرۆس چوتە ناو لەشی بەهۆی کەمبوونی بەرگری بە هەر هۆیەک بێ کەم خوێنیە یاخود بەدخۆراکیە یاخود ئەوانەی کە وەزنیان کەمە و ئەوانەی کە خواردنی تەندروست ناخۆن مەسەرەن وەکو ئندۆمیە جیپسە بپسی ئەوانە بەرگری لەشیان زۆر زۆر کەمترە لە منداڵی اعتیادی یاخود مرۆڤی اعتیادی باشە دکتۆر دایکان و باوکان چی بکەن کە هەم خۆیان هەم منداڵەکەیان ببنە خاوەن جستەیەکی باشتر و یاخود بەرگری باشتریان هەبێت ڕێنمایی تۆ چییە بۆیان دەبێتن خواردن تەنظیمکردنی خواردنی تەندروست خواردنی ماڵەوە هەر خواردنێک لە ماڵەوە بی طبعا زیاتر دەبی خواردنی ئەوەشی تێدابیتن دەبی هەموو پێکهاتەکانی تێدابی وەکو مەسەلەن پرۆتین کە لە شیر و هێلکە و گۆشت و ماست و پەنیر هەیە زۆر گرنگە لە ڕۆژانە هەروەها سەوزە و میوە کە ڤیتامینات و ڕیشاڵەکی زۆری تێدایە دەکاتە هۆی بەرگریبوونی لەش و جەستە طبعا لە گەورە و لە منداڵ وەزن و حرەکە چەند وەزنیان کەمتر بێ باشترە طبعا چەند حرەکەشیان زیاتر بێواتە جوولەیە وەرزشە دەبێ هەبیتن ئەو منداڵانەی ئێستا بەداخەوە کە زۆر تووشی نەخۆشی دەبن لەسەر ئایپاد و لەسەر تەلەفۆن زۆر دادەنیشن ئەوانەیان هەم وەزنیان بە شێوەیەکی یەکجار زۆر زیادی کردیە بەرگریشیان زۆر زۆر کەمترە لە منداڵی اعتیادی واتە ئەوانە زووتر نەخۆش دەکەون ئەوانەی کە خۆشم یعنی بێجگەلەوەی کە لە شێوازی زانستی باسکرایە خۆشم لا حەزم کردیە ئەوانەی کە زۆر دادەنیشن جولیان کەمە خواردنی جبس و ئەوەی نانتە دروست دەخۆن بەرگریان زۆر خراپتر لەو منداڵانەی کە جولیان زۆرە گەمەی دەکەن و پاسکیلی دەکەن و غاردانی دەکەن میوە و سەوزە و خواردنی ماڵەوە زیاتر دەخۆن طبعا ئەوان زیاتر جەستیان بەقووەترە لەگەڵ نووسن زۆر گرنگە کە بەداخەوە ئێستا منداڵیش زۆر تەخیر دەنون کەم لا حەزم کردی زۆر منداڵ هەیە تەمەنی 2 ساڵە 3 ساڵە دەڵێن شەوان سەعات 2-3 شەو دەنویتین کە ئەمە چییە پەیوەندی بە بیئەی ماڵەکەەوە یاخود خێزانەکە چ کاتێکیان دانەناوە بزەبت کە ماڵەکە دەبێ تەندروست بێ نظام هەبی لە ماڵیان واتە نظامی خەو نظامی خواردن دەبێت لە جەمەکانی خۆی بیتن زۆر گرنگە لە بۆ ئەوەی کە هۆرمۆنەکانی هۆرمۆنی گەشە خصوصن بە مەزبوطی ئیش بکاتن بەرگری لە بەقووەت دەکاتن خەویش طبعا شەو زوو لە هەشتی شەوەوە تاکو دەی شەو دەبی منداڵ بنووی تاکو هۆرمۆنەکانی میلاتۆنین و هۆرمۆنی گەشە و تایرۆید هەمووی مەزبوط بیتن وا دەکات جستەکی بەقووەتر ئەوەی بەهێز بەرگریەکی زۆر بەهێز ئەوانە کەمتر نەخۆش دەکەون بیرکردنەوەیکی باشتریشی حتمما طبعا زیرەکتر دەبێت زۆر سپاس دکتۆر دیلان ڕەمزی سپاس بۆ ڕێنمایەکانە کەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژ باش بووی سپاس لەوەش ئینشاءڵڵا سوودی لێ ببینن نەخۆشیش کەمتر ببیتەوە ئاگایان لە خۆیان بی پاک خاوێنی ڕاگرن خواردنی دەرەوە ڕاگرن ئەو ماوە تێدەپەڕ ئینشاءڵڵا ڤایرۆسەکە نامینێتن ئینشاءڵڵا زۆر سپاس دکتۆرە بە هیوای تەندروستی باش بۆ سپاس سوید یەکێکە لەو وڵاتە دیموکرات و یەکسان خوازانەی جیهان کە لە زۆر بواردا لە پلەی یەکەمە بە تایبەت لە بواری پاراستنی مافەکانی مرۆڤ و یەکسانی لە نێوان ژن و پیاویشە یەکێک لە پارتەکانی سوید دەیەوێت پاش کۆنگرەی خۆیان پێشنیازی یاسایەک بات بە پەرلەمانی سوید بە پێی ئەو پێشنیازەی پارتی لیبرال ئامۆزا و پورزاکان نەتوانن هاوسەرگیری لەگەڵ یەکترا بکەن. یونو بلوم سکرتێری پارتی لیبراڵی سوید پێشنیازی یاسایەک دەکات ڕێگە لە هاوسەرگیری ئامۆزاکان بگرێت بە تایبەتیش لە ناو پەنابەراندا و ڕایگەیاندووە کە هاوسەرگیری ئامۆزاکان جگەلەوەی کە منداڵی ناتەندروست دروست دەکات دەبێتە هۆکاری هاوسەرگیری زۆرەم لێو
ئەم پێشنیازەش بۆتە جێی ڕخنەی پەنابەران. بڕیارێکە کە بەداخەوە زۆربەی زۆری بەس پەناهەندەیە دەگریتەوە ئەوە ئازادیەکی فەردی کە هەر کەسێک حەقیەوەی هەیە کە لەگەڵ چێ ئیزدواج بکاتن ئەوەی نەقزێ و ئازادەیە. چون ئێمە دەبینە هەتا سوێدەکانیش بۆیان هەیە دەگەڵ خزم و کەسی خۆیان ئیزدواج بکەن، بەڵام ئەوەیە دژی پەناهەندەیە بۆ بە دەلیلی ئەوەی کە نەتوانێت خزم و کەسی خۆی بێنیت بە سوێدی ئەوان وا فکر دەکەنەوە. هەندێک لە پەرلەمانتارانی سەر بە پارتی لیبرال دەڵێن ئەمە پێشنیازێکی باشە بۆ حکوومەت و پێویستە سوید پێداچوونەوە بەو یاسایەدا بکات کە پێشتر لەسەر هاوسەرگیری هەیبوو و هاوسەرگیری ئامۆزەکان تونند و تیژی و منداڵی نەخۆشی لێ دەکەوێتەوە. پیشنیارێکی ji bo ku Swêd ev triyedingekî dayne pir devletî dinê ev zewicî ya kuzen ji ber ku foşkning nîşan kiriye ki hem zarok dikare problem çêbe û hem jî ji ber ku pir kîçik û kurik yekî Swêdî mezin dibin avana bi dilê xwe de bixwe nazewicin û ji ber ku ev problemekî mezin e Swêdê. هەندێک لە لاوانی سویدی ئەم پێشنیازە بە ئەرێنی و گونجاو دەزانن و پێیان باشە. من پێم وایە کە پێشنیازێکی باشە لەبەر ئەوەی ئەگەر لە ڕاستیدا ئامۆزا بن لەوانەیە منداڵی ناتەندروست دروست بکەن و لە درێژەی ژیانیشیاندا ناتوانن منداڵی دیکە دروست بکەن. ژیانیان سەخت دەبێت دیارە دەبێت بزانرێت ئایا مەبەستیان تەنیا ئامۆزایە یان پورزاکانیش دەگرێتەوە لار حەڵدا بریارێکی باشە. ئەم پێشنیازە بە زۆرینەی دەنگ لە ناو پارتی لیبرالدا پەسەند کراوە بە پێی یاسای سوید هاوسەرگیری لە نێوان زرخوشک و زربراکاندا لە هەندێک بواردا ڕێگە پێدراوە، بەڵام بە پێی یاسای سوید هاوسەرگیری لە نێوان ئامۆزا و پورزاکاندا تا ئێستا ئازاد. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆلم سوید. بێگومان ئەو بڕیارە ئەگەر لە سوید جێبەجێ بکرێت و دواتریش کوردستان ئەگەر بڕیار بدات کە یاخود پێشنیاز بکرێەوە بڕارێکی باش بووە ئەوە ڕێژەی هاوسەرگیری پێدەچێت لە هەرێمی کوردستان کەم بێتەوە چونکە زۆر جار لە ناو خزمان ئامۆزا و پورزا و خاڵۆزاکاندا ڕێژەی هاوسەرگیری زۆرە. بابینە سەر بابەتەکانی پەیوەست بە ترامپەوە کە تا ئێستش کاریگەری هەیە لەسەر جیهان کە کۆشتی سپی ترامپ بە زێبرا وەسفەکرێت. دوای لێدوانەکەی ترامپ کە لەسەر درێژکردنەوەی ماوەی داخستنی ئەکاونتەکەی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک جینساکی و تەبێژی کۆشکی سپی ڕایگەیان ئەوە بڕیارێکە ئەو تۆڕە کۆمەڵایەتیە و هەر تۆڕێکتر دەیدات و ئاشکرایە کە ئەو تۆڕە گەیشتووەتە ئەو بڕیارە ئاماژی بەوەشدا لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان پێویستە کە ڕێگری لە زانیاری نادروست و بڵاوکردنەوەی درۆ بکەن جا پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوە بێت یاخود ڤاکسینەکان و تەبێژەکەی کۆشکی سپی جەختی لەوەش کردوتەوە زۆر شت لە سەرۆکی پێشووی فێربووین لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چۆن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارەهێناوە چۆن هەڵسوکەوتی دەکرد ئەستەمە زێبرا لە ماوەی 2 ساڵدا هێڵەکانی جەستەی بگۆڕێت ئەوەش دەبینن. پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن بۆ هیوایم کە هەمیشە تەندروست باش بن و ئەمڕۆ ڕۆژێکی تەواو خۆش و ڕووزەتان هەبێت ماڵەوە.